بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة طه. سورة طه طبعا يكيك لسورة مكية أسمان كردوة كسورة مكي بابة كاني زورتر بنما كاني دين بابة عقيدين توحيد بيغمبراتي بابتي زیندووبوونەوە و بەڵگەکانی زیندووبوونەوە و پاشان بەسەرهاتی کۆمەڵێک لە پێغەمبەران بۆ ئەوەی هەم پێغەمبەر صلی الله عليه وسلم معنەویات و هورەی بەهێز بێت و هەمیش بۆی سەحابەکان بزانن کە شوێنکەوتوانی پێغەمبەران بەردەوام لە دنیادا لە میحنە و لە ناڕەحاتی و لە ناخۆشیدا بوون بەهۆی ئەوانەوە سەبر و ئارامیان بۆ بێ. جا لە سوورەتی تاهاشدا بە هەمان شێوە طبعا سەرەتا خوای گەورە خیتاب لەگەڵ پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم دواتر بەسەرهاتی کۆمەڵێک پێغەمبەر و بەتایبەتی زۆر تەرکیز لەسەر بەسەرهاتی موسایە لەگەڵ فیرعون کە چۆن بووە بە پێغەمبەر و چۆن ڕوبەڕووی بۆتەوە و دواتریش باسی سەرنجامی ئینسانەکان ئەوەی کە شوێن پێغەمبەران دەکەوێت و ئەوەشی کە دژە پێغەمبەرە خوای گەورە لە قیامەتێ چیان لێ دەکات و چیان بەسەردێنێ. سوورەتەکە تاها طبعا دەفەرمون تاها ناوێکە جگە لەوەی کە هیچ پێتی پچڕ بە هەندێکیش دەفەرمون ناوێکە لە ناوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە سوورەتەکەی بە ناوی ئەوە ناوناوە بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵخۆش کات و زیاتر ئاسوودە بێ و ئارام بێ. جا سەرەتای سوورەتەکە دەفەرمێ تاها دوو پیتن وەکو گوتم ئەگەر بە معنای یعنی ناو بێ بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو ابن عباس دەفەرمێ یعنی ئەو کەسەی کە ناوت تاهایە ئەگەر ناو بێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ابن عباس وا دەفەرمێ یعنی ئەو پیاوەی ئەو کەسەی کە ناوت تاهایە و ئەگەر پیتیش بێ تاها وەکو پیتەکانی دیکەی سەرەتای سوورەتی مەڕیەم کە باسمان کرد گوتمانە و پیتانە معنایەکی دیاریکراویان نییە بە دەقیقی تەنها خوا دەزانێ بە چ معنایەک و بە چ مەبەستێک بەکار هاتوون، بەڵام ئەوەی عولەما زۆرتر قسەیان لێ کردووە ئەوەیە کە وەکو ئیعجازی قورئانی بەکار هاتوون کە خوا بە بتپەرستەکان دەڵێ قورئان لەو پیتانە پێکهاتووە. ئەگەر پێتان وایە محەممەد بۆ خۆی قورئانی هەڵبەستووە و قورئان کەلامی خوای نییە دەی ئێوەش لە کاف و ها و یا و تا و ها بتوانن شتێک بنووسنەوە با لەو قورئانە بچێ. جا دەفەرمێت ما ئەنزەلنا عەلەیکە القورئانە لیتەشقە ما ئەنزەلنا نەمان ناردۆتە خوارێ عەلەیکە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم القورئانە ئەو قورئانە لیتەشقا تا بەهۆیەوە تووشی بەدبەختی و ناڕەحەتی و ناخۆشی ببی. ما ئەنزەلنا ڕەوانەمان نەکردووە عەلەیکە ئەو قورئانە عەلەیکە یعنی بەسەر تۆدا القورئانە ئەو قورئانە لیتەشقا تا بەهۆی قورئانەوە تووشی بەدبەختی تووشی ناڕەحەتی تووشی ناخۆشی ببی. إلا تذكرة تەنها ئەو قورئانە ئامۆژگاریە ناردوومانە بۆی ببێتە ئامۆژگاری بۆچێ لمن يخشى بۆ ئەو کەسانەی کە لە خوا دەترسن. إلا تذكرة ئەو قورئانە تەنها ئامۆژگاریە تەنها بۆ ئەوە ناردوومانە ببێتە ئامۆژگاری مایەی دەرس و پند و عیبرەت وەرگرتن بۆ کەسانێک کە یەخشا لە خوا دەترسن. ئەو جار دەفەرمێت تەنزیلەن نێردراوەتە خوارێ کە تەنزیل یعنی ناردنە خوارەوەی بەش بەش یعنی مەجموعە کە معلومە قورئان لە 23 ساڵی و هەر جارەشی کۆمەڵێک ئاەت نێردراونەتە خوارێ بۆچی بۆەوەی هەم پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشی بتوانێت زەڵتیان کە و بۆ ئەوەی کە دەشیگەیەنێ بە سەحابەکان بتوانن هەم لەبەریکەن
وهم بنووسنەوە و هەمیش تەنفیزی کەن و جێبەجێی کەن. تەنزیلەن یعنی نێردراوەتە خوارێ ئەو قورئانە دەکرێت بڵێن بەش بەش چەند ئاەت بەیەکەوە ممن خلق الأرض لەلایەن ئەو خوایەی کە دروستی کردوونە زەوی والسماوات العلا و ئاسمانە هەرە بەرزەکان. ئیشارەتە بۆچی؟ یعنی خاوەنی زەوی کێیە؟ خاوەنی ئاسمانەکان کێیە؟ طبعاً بە ئیعترافی کافرەکانیش بتپەرستەکانیش صاحبی ئەرز و ئاسمان خوایە. هەر ئەو خوای ئاسمانەکان و زەوی بۆ دروست کردوون، هەر ئەویش بەرنامەی ژیانی بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم بۆ ڕەوانە کردوون. تەنزیلەن نێردراوەتە خوارێ ئەو قورئانە ممن خلق الأرض لەلایەن ئەو خوایەی کە دروستی کردوون زەوی و ئاسمانە هەرە بەرزەکە. ئەو خوایەکەیە الرحمن، خوایەکی میهرەبانە، خوایەکی بەبەزەییە. ئەو زار على العرش استوى، ئەو لەسەر عەرش و تەختی خۆی بەرز بۆتەوە و لەسەر تەخت و عەرشی خۆی نیشتە جێە. معلومە؟ طبعاً خوا لەکوێیە؟ وەکو ئەوە شوێنی خوا، جێگای خوا عەرشە، ئەوەی دەگوترێ خوا لە هەموو شوێنێکە. ئەگەر بە معنای ئەوە بێ خوا عیلم و زانست و دەسەڵاتی بە هەموو شوێنەکە ئاساییە طبعاً ها، بەڵام پێت وابێ خوا بە ذاتی خۆی لە هەموو شوێنەکە، بێگومان ئەوە هەڵەیە. خوا دەفەرمێ خوا لەسەر عەرشی خۆی بەرز بۆتەوە، بەڵام چۆن بەرز بۆتەوە ئێمە وێنای ناکەین و تەشبیهیشی ناکەین و سیفەتەکە لە خوای گەورەدا ناڕنین، دەڵێن خوا لەسەر عەرشە بە شێوەیەک کە لایق و شایستەیە بەخۆی، بەبێ ئەوەی بیری لێ بکەینەوە لە کەیفیەت و لە چۆنیەتیەکەی. بۆ چونکە هیچ مەخلوقاتێک لەوێ خوای پەروەردگاری نەبینیوە تا وەصفی کردبێ بۆ ئێمە. خوش بۆ خۆی باسی نەکردووە، کەواتە ئیشی ئێمە نییە بە دوای دابچین. گرنگ ئەگەر بڵین خوا لە هەموو شوێنەکە، خوا لەگەڵتە، ئەگەر بڵێ بە عیلم لەگەڵمە، بە دەسەڵات لەگەڵمە، بە بینین لەگەڵمە، هیچ ئیشکالێکی تێدا نییە. بەس بڵێ خوا لە هەموو جێگایەکە، بێگومان ئەوە هەڵەیە. ئاەتی کەشمان هەیە کە دەفەرمێ، حەدیث کە دەفەرمێ خوای گەورە دادەبەزێتە وانە کۆتایی شەو ئاسمانی دنیانی ئەگەر لێوێ بێ پێویست ناکات دابەزێ. وایە بێگومان خوا لەسەر عەرشە، بەڵام چۆن لەوەیە بۆ خۆی دەزانێت. الرحمن و خوای میهرەبان على العرش استوى، لەسەر عەرشی خۆی ئیستیوای کردووە، بەرز بۆتەوە و لەوێ نیشتە جێیە. له ما في السماوات وما في الأرض، له هی خوایە، بۆ خوایە هەرچی لە ئاسمانەکاندایە، وما في الأرض هەرچی لە ناو زەویشدایە، وما بينهما ئەو شتانەشی کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدان هەر ئیخوان، وما تحت الثرى ئەوەی لە ژێر خاک و لە ژێر گڵیشدایە، لە معدەن و کانزا و هەرچی مەخلوقاتی ژێر زەوی و ژێر گڵیش هەیە، هەمووی خوایە و هەمووی لەبەر دەستی خوای گەورەدایە. ئەو گومانی تێدا نییە. له ما في السماوات وما في الأرض، هی خوایە هەرچی لە ئاسمانەکاندایە، وما في الأرض هەرچی لە زەویشدایە، وما بينهما ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویشدایە، وما تحت الثرى ئەوەی لە ژێر گڵیشدایە، لە ژێر زەویشدایە، لە مەعادین و کەنزاکان هەمووی خوایە. ئەو جار خوا دەفەرمێ وئین تەجهەر بالقەول، ئەگەر تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، یا ئەی ئینسان، ئەی مرۆڤ، بە ئاشکرا قسەکانت بڵێ، چاک بن یا خراپ بن، فإنه بێگومان ئەو خوایە يعلم السر، دەزانێ ئەو شتانەی کە بەنهێنی دەیانڵێ یا دەیانکەی، و ئەخفا ئەوەی لە سڕ و نهێنیەکە شاراوەترن، یعنی ئەوەی بە وەسوەسە و خوتەش بەسەر دڵت دادێ خوا دەیزانێ، نەک ئەوەی بەنهێنی دەیکەی، ئەوەی بەنهێنی دەیڵێ. جا ئەوە هەم مژدەیە هەم هەڕەشەیە، وایە بۆ ئینسانی ئیماندار و بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو مژدە خوا باسی دەکا، یعنی گرنگەوەی تۆ خوا بپەرستی، ئاگاد لە خوا بێ، ئەو خواپەرستی و خواناسینەی تۆ خەڵک هەستی پێ بکەیە هەستی پێ نەکا، تەنانەت خوتە و وەسوەسە باشەکانیش کە ئینسان بە مێشکی دادێن و بە خەیاڵی دادێن، خوای گەورە لەسەری دەگونجێ ئەجرت بۆ بنووسێت و خۆ ئاگای لێتی. و پاشان هەڕەشەشە بۆ ئەو کەسانەی کە خراپە دەکەن، ئەگەر بەنهێنیش خراپەی بکەن،
وە لە ناو مێشک و خەیاڵیشیاندا بیر لە شتی خراپ و نەخشە و پلانی خراپدانێن، خی گەورە هەر پێی دەزانێت، نەگەوەی باشکرا دەیکەن کە بتپەرستەکان زۆر جار کە نەخشەیەکی خراپیاندا دەنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا لێی ئاشکرا دەکردن، دەیانگوت ئەگەر باسی محەممەدتان کرد بە چرپە بە گوێ یەکتریدا بیسرپێنن بۆی خوایەکەی محەممەدی گوێی لێ نەبێت و قسەکەی بۆ نەجێڕێتەوە. بەڵام خوا دەفەرمێن وئین تەجهەڕ بالقەول، ئەگەر ئاشکرایکەی قسەکانت ئەوە فەئینەهو بێگومان بەخوا نە قسەکانت کە بە ئاشکرا دەیکەی یعلەمو السر، سڕ نهێنیەکانت دەزانێ، و ئەخفا ئەوەشی کە لە نهێنی ترە، ئەخفا یعنی شاراوەتر لە نهێنیش. ئەو جار چێ ئەو زاتە؟ الله، ناوی ئەڵڵایە کە لا ئیلاهە ئیلا هوە، هیچ کەسێک شانی پەرستن و بەندەتی بۆ کردن نییە ئیلا هوە جگە لە ئەو، الله خوا، الله ئەو زاتەیە ئەو خوایە، لا ئیلاهە کە هیچ پەرستراوێکی بەحەق ڕاستەقینە بوونی نییە ئیلا هو، تەنها خوا نەبێ، تەنها ئەو نەبێ، لەهو الئەسماء الحوسنە، بۆ خوایە ناوە هەرە جوانەکان، ناوە هەرە باشەکان. کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئین لله 99 ئیسما، خوا 99 ناوی هەیە، من ئەحصاها دەخەل الجەنە، هەر کەسێک بیان ژمێرێ ئەوە نا لەبەری بن بەتەنێ، کە سیفەتەکانی خوا دەژمێری، یعنی لە سیفەتەکانەوە خوای پێ بناسی، لە سیفەتەکانەوە ئیستیفادە بکەی. مەسەلەن تۆ کە ئیمانت بۆ هەبوو کە خوا میهرەبانە و بەبەزەییە، بەڵێ میهرەبانی و بەزەیی خوا سنووری نییە، بەڵام بەشێک لەو سیفەتەی خۆی خوای گەورە داوێتی بە مەخلوقاتەکانی، وایە کە باوەڕت بە مەسەلەن ئەوە هەبوو کە خوا شەدید العقابە بەنمونە، وایە ئینسان لی دەترسێ، کە باوەڕی بۆ هەبوو کە خوا غەفوورە، هەمیشە ئەگەر گوناهی کرد نائومێد نابێت، مەسەلەن داوای لێخۆشبوونی لێ دەکا. کەسی باوەڕت بەوە هەبوو کە خوا تەوابە، هەڵەت کرد پەشیمان دەبیەوە، بەو شێوازە تەبان ئەگەر ئینسان ناوەکانی خوا لەبەرکا و لەگەڵ خۆی لەگەڵیان تێک هەڵبێ، بێگومان لەو ڕێوە ئینسان دەتوانێت خوای بناسێت، چونکە خودی خوا ئینسان ناتوانێت لی تێبگا، بە سیفەتەکانی خوا شوێنەواریان دیارە، ئینسان ئاسان دەتوانێت لە ڕێی سیفەتەکانی خواوە خوا بناسێ، یا لە ڕێی مەخلوقاتەکانی خواوە یەکێک لە سیفەتەکانی خوا خالقە، مەسەلەن ڕازق، کە ئیمانت پێی بوو قەت ناترسی لەوەی کە لە برسان بمری، وایە خوای گەورە لە شوێنێکەوە لە جێگایەکەوە ڕزقت هەر بۆ دەنێرێ. بۆی دەفەرمێ الله لا ئیلاهە ئیلا هو، خوا الله ئەو زاتەیە کە هیچ پەرستراوێکی بەحەق نین جگە لە ئەو، لەهو الئەسماء الحوسنە، هەر بۆ خوایە ناوە هەرە جوانەکە. ئەو جار خوای گەورە دێتە سەر بەسەرهاتی موسا سەلامی خوای لێبێ، کە لەو سوورەتەیدا لە زۆربەی سوورەتەکان بە درێژتر باسی بەسەرهاتی موسای کراوە، کە زۆرترین قسەکە لە قورئانەدا دووبارە بوو بێتەوە و باسی لێوە کراوێ بەسەرهاتی موسا پێغەمبەرە سەلامی خوای لێبێ، لەبەر دوو هۆکار، هەم دوژمنەکەی تەبان دوژمنێکی زۆر سەخت و سەرسەخت و خراپ بووە، و هەم شوێنکەوتوەکانی شوێنکەوتەی زۆر کەللەپوت و بێمێشک و ئەزیەتیان داوە، قەومەکەی خۆشی و دژەکانیش. بۆیە ئەو بەسەرهاتە زۆر بۆ پێغەمبەر باس کراوە صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوش لەلایەن قەومەکەیەوە زۆر تعزیبی دەرونی دەدرا. دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث موسا، هەل ئەتاکە ئاپێت گەیشتووە بەسەرهات و ڕووداوی موسا، هەل ئەتاکە ئاپێت گەیشتووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەسەرهات و ڕووداوی موسا. کام بەسەرهات و ڕووداوە لێرە سەرەتای بوون بە پێغەمبەرایەتەکەی باز دەکات، دەفەرمێ ئیذ ڕەئا نارن، ئیذ کاتێک ڕەئا بینیان ئاگرێک، ئیذ ڕەئا نارن کاتێک کە موسا سەلامی خوای لێبێ بینی ئاگرێک. تەبان لەکوێ ئاگرەکەی دیوە؟ ئەو کاتەی کە تەبان موسا پێشتر ڕای کرد بوو، چوو بوویە لای مەدائین، ئەو شوێنەی کە شوعەیب پێغەمبەری لێبوو، لەوێ 10 ساڵ لای شوعەیب پێغەمبەری مایەوە، وایە
دوای 10 ساڵ قەراری دا لەگەڵ خێزانەکەی بگەڕێتەوە بۆ میسر کە دەگەڕێنەوە بۆ میسر طبعاً لە کێوی توور شەویان بەسەردادێ بۆ ڕێگایان لێبزر دەوێ شوێنێکی چۆڵ تاریک ڕێگاش ئەوەی پێیدا دەڕوا لێ بزر بووە ئەلەو حاڵەتەدا إذ رأى نارا ئەلەو کاتەدا کە دیدی ئاگرێک فقال لأهله گوتی بە کەسوکارەکەی بە خێزانەکەی و دەگونجێ منداڵیشی هەبوو بن لەو کاتەدا منداڵیشی لەگەڵ بوو بن چونکە نافەرمێ بمێنەوە دەڵێ کوثو بمێننەوە لێرە لە شوێنی خۆتان ئینی بێگومان من ئانەستو یعنی بەدیم کردووە هەستم کردووە کە ناڕن ئاگرێک هەیە هەستم کردووە بەدی دەکەم ئاگرێک لەعەلی بە ئومێدی ئەوەی من ئاتیکم بێنم بۆتان منها لەو ئاگرە بقەبەسین قەبەسێک یعنی پێی دەڵێن چی چەپکێک ئاگر مەشعەلێک مەشخەڵێک ئەو ئەجیدو یان دەستم کەوێ لەوێ دەستم کەوێ عەلە الناری لەکن ئاگرەکە هودا کەسێک کە ڕێگام پیشاندا ڕێگاکەم پێ بڵێ ڕێگاکەم یان ئاگرێکم داتێ ڕێی یعنی پێش چونکە وەسائلی ڕووناکردنەوە ئەو کاتە بەس ئاگر بووە ئەگەر کەسێک ویسپێتی بە شێوە بڕوا دەبوایە ئاگرێکی بەدەستەوە بگرێ بۆی پێشخۆی پێ ببینێ یان ئەوەی دێنم یان بەشکم کەسێکی لێبێ ڕێگاکەم پیشاندا إذ رأى نارا کاتێک کە چاوی بە ئاگرێک کەوت فقال لأهلهم كثوا بە خێزانەکەی گوت لێرە بمێننەوە یا بە کەسوکارەکەی ئینی ئانەستو ناڕەن بێگومان من بەدی دەکەم دەبینم ئاگرێک لەعەلی بە ئومێدی ئەوەی من ئاتیکم بێنم بۆتان منها لەو ئاگرە بقەبەسین مەشخەڵێک هەندێک ئاگر ئەو ئەجیدو یان بیدۆزمەوە دەستم کەوێ عەلە الناری لەکن ئاگرەکە هودا کەسێک کە ڕێنمونی بکە واضحە فەلەمما ئەتاها کاتێک کە هاتە لای ئاگرەکە طبعاً دەڵێن کە هاتۆتە لای ئاگرەکە سپیایەتیەک لەسەر درەختێکی سەوز دەبریسقا بەڵام ئاگر نەبوو کەسشی لێ نەبوو یعنی ڕووناکیەک دەبینێ درەوشاوەیەک لە ناو دارێکی سەوزدا دەبینێ بەڵام کەسی لێ نییە و ئاگرەکەش لە ئاگری بەشەر و مرۆڤ ناچێ دەفەرمێت فەلەمما ئەتاها کاتێک هاتەکن ئەو ڕووناکیە گەیشتەکن ئەو نورە نودیە بانکرا یا موسا ئەی موسا جا لە شوێنێکی تاریک و چۆڵ و ڕووناکیەک کە نەزانی ڕووناکیەکە لە چێوە دروست بووە لە غەیبیشەوە بانگت بکرێ و کەسیش دیار نەبێ دەبێت چەند مەترسیدار بوو بێت و چەند سامناک بوو بێ ئەوجار دواترش کە دەنگەکە قسەکە قسەی خوای بوو بێ دەبێت چەند بە هەیبەت و سام و ترسی هەبوو بێ فەلەمما ئەتاها کاتێک گەیشتە کن ئاگری لێ نەبووە چونکە گەیشتەکەن ڕووناکیەکە نودیە بانگ کرا لە غەیبەوە طبعاً یا موسا غەیب لەکن موسای طبعاً ئەو کاتە نەیدەزانی لەکوێوە دێ ئەی موسا ئینی ئەنە ڕەبوک بێگومان من پەروەردگاری تۆ ئەوە جا سامناک و لە لایەکی دیکەش لەوانەیە زۆر جێگای خۆشحاڵیش بوو بێ چونکە ئەگەر خوای گەورە خۆی ئیعلان نەکردبایە لەوانەیە هەر لە ترسان ڕوحی چووبایە بەڵام یەکەم شت دەڵێ ئینی ئەنا ڕەبوکە بێگومان من پەروەردگاری تۆ وێ فەخلەع نەعلەیک دانێ نەعلەکانت پێڵاوەکانت بۆ دایدەنێ هەندێک دەفەرمێ ئەدەبەن لەبەرەوەی لەگەڵ خوای گەورە قسان دەکا هەندێک دەفەرمون لەبەر پیرۆزی شوێنەکە و جێگایەکە ئینی ئەنە ڕەبوکە بێگومان من پەروەردگاری تۆ فەخلەع داینێ دایکەنە نەعلەیکە نەعلەکانت پێڵاوەکانت ئینەکە بێگومان تۆ بالوادی المقەدەسی طووە لە دۆڵێکی زۆر پیرۆزی کە ناوی طووایە شوێنەکەت تەمان دیارە کە ڕۆیشتووە نەیزانیوە ناوی شوێنەکەش کوێیە و ئەو جێگای لێتی کوێشە بۆیە شوێنەکەی پێگوتووە یەکەم جار فەخلەع نەعلەیکە نەعلەکانت دانە ئینەکە بێگومان تۆ
بالواد واد يعني دۆڵ شێوێکی کە المقدس زۆر پیرۆزە لای خوا و لای خەڵک طوە و شوێنەکەش ناوی طوە. ئەوجار پێی دەڵێ وأنا اخترتك من تۆم هەڵبژاردووە بۆیە فاستمع گوێ بگرە گوێ هەڵخە لما يوحى ئەو نیگا و فەرمانانەی کە بۆت دەکرێن و بۆت دەنێردرێن. وأنا اخترتك من تۆم هەڵبژاردووە هەڵبژاردووی تابت کەم بە پێغەمبەر بە نوێنەری خۆم بە نێردراوی خۆم بەڵام فاستمع گوێ هەڵخە گوێ بگرە لما يوحى بۆ ئەو نیگا و وەحی و فەرمانانەی کە بۆت دەکرێن و بۆت دەنێردرێن. ئەوجار دەفەرمێ ئینەنی بەبێ گومانی من ئەنا الله چەند جار تەئکید دەکاتەوە بۆی دڵنیابێ کە ئەو دەنگەی دێ وەک دەڵێ لە خواوەیە لە شەیاطین و جنۆکەکانەوە نییە. ئینەنی بەڕاستی و بەبێ گومانی من ئەنا الله خوام لا ئیلاهە هیچ پەرستراوێک بوونی نییە ئیلا ئەنە جگە لە من بۆیە فەعبودنی یەکەم شت ئەتۆ من بەتەنها بپەرست. ئەوجار وأقم الصلاة لذكري وأقم الصلاة جێبەجێی کە نوێژەکانت لذكري بۆی هەمیشە منت لەبیر بێتەوە هەمیشە منت لەیاد بێ چونکە نوێژ قەدیمیش و نوێژی ئێمەش سەر و لە ئەوەلی ڕاتە ئاخیری هەمووی باسی خوایە هەمووی خوا لەبیربوونە و خوابیر هاتنەوەیە. ڕۆژێژ ئینسان کە 50 نوێژێ دەکات لە پێش کاتی جیاوازدا بۆ ئەوەی ئینسان بەردەوام خوای گەورەی لەبیر بێ هەر کە تۆزێک تووشی غەفڵەت بووی بۆی الله ئەکبەرێکی بکەی و خوات لەبیر بێتەوە. ئینەنی ئەنا الله بێگومان من اللهم لا إله إلا أنا هیچ پەرستراوێکی بەحەق بوونی نییە جگە لە من فەعبودنی فەعب جارێ ئەمرەکە بەس بۆ خۆیەتی تەنها من بپەرستە. ئەوجار وأقم الصلاة ئەنجامیشی دە نوێژ لذكري يعني بۆ ئەوەی هەمیشە منت بیرکەوێتەوە و هەمیشە منت لەبیر بێ. جا هێندێک دەفەرمون تەنها نوێژ نەبووە تەبان خۆ وازبی سەرشانی موسا بەڵام نوێژ لە هەموو عیبادەتەکان گرنگترە یان دەکرێ بڵێن یەکەم عیبادەت کە خوا لەسەرویش فەرزی کردووە یەکەم تەوحیدە پێی دەڵێ فەعبودنی عەقیدەیە ئەوجار دواتر نوێژە. ئەوجار پێی دەڵێ چی إن الساعة بێگومان قیامەت ئاتیەت ئاتی یعنی هاتووە دێ بەڵام کەی دێ ئەکاد یعنی خەریکە نزیکە ئەمن ئوخفیها بیشارمەوە لە خۆشم تەمان دەکرێت خواشتە هیچ نەیزانێ نەها بەڵام ئەوە بۆی پرسیار نەکە کەی دێت وە کەس بەتەمای ئەوە نەبێ کاتی هاتنەکەی بزانێ. خوا دەفەرمێ هاتنی قیامەت هێندە پەنهان و شاراوەیە خەریکە بە شێوازێک بیشارمەوە وەگەوەی خۆشم نەیزانم خۆشم ئاگام لە کاتی هاتنەکەی نەبێ خەریکە تەبەن وای نەکردو شت نییە خوا نەیزانێ بەدەستی خوایە بەڵام بۆی کەس ئومێدی ئەوەی نەبێ چونکە ئەگەر خەڵک بزانێ کەی قیامەت دێ یان کەی دەمرێت کە قیامەتی تاکی مردنەوە ئینسان بە کەیفی خۆی لێ دەخورێ کەی زانی 2 ڕۆژ پێش مردنێتی تەوبەیەکی دەکا وانە ئەو کاتە ژیان دەبێتە جەنگەڵستان وایە بەڵام ئینسان ئەگە بەڕاستی لە مردنێ بترسێ و بزانێ هەموو چرکەیەک شایانی مردنەیە یعنی دەگونجێ مەلەکول مەوتی بۆ هەمیشە لە ئامادە باشیدا دەبێت قیامەتیش بە هەمان شێوە بۆیە دەفەرمێ پێی دەڵێ ئین الساعة بێگومان قیامەت ئەکاد و قیامەت ئاتی یعنی دێت و گومانی تێدا نییە بەڵام ئەکاد و ئوخفیها خەریکە بیشارمەوە کاتی هاتنەکەی لە خۆشم ئەی قیامەت بۆ چییە لتجزا بۆ ئەوی پاداش بدرێنەوە كل نفس هەموو کەسێک بما تسعى بەو کار و کردەوانەی کە هەوڵی بۆ داون و ئەنجامی داون. معلومە قیامەت بۆ وەرگرتنەوەی نەتیجەیە بۆ وەرگرتنەوەی ئەنجامە بە هیچ شێوەیەکی دنیا نەتیجە و ئەنجامی تێدا وەرناگیرێتەوە. ئەتۆ کە ئیمانداری ئەگەر خوا دەوڵەمەندی شتکا دەسەڵاتی شتداتێ هەموو دنیا شت بخاتە ژێر دەستی فەرزە ئێستا لە پاداشتی قیامەتت کەم ناکاتەوە ئەگەر شکر بی لەسەری ئەوەی قیامەتی هەر لە شوێنی خۆیەتی. کەسێکی بێ باوەڕیش ئەگەر بمرێ بکوژرێ بسووتێ 1000 جار ڕوحی بێتەوە بەرێ و بیکوژی ئەگەر کافر بێ ئێستا سزای قیامەتی هەر لەسەر لا نەچوە چونکە سزای حەقیقی و پاداشتی حەقیقی لە قیامەتی. إن الساعة آتية بێگومان قیامەت دێ ئەکاد ئوخفیها بەڵام خەریکە لە خۆشمی دەشارمەوە ئەو
كاتی هاتنی قیامەتە لتجزا بۆی پاداش بدرێنەوە كل نفس هەموو کەسێک بما تسعى بەوەی کە کردوێتی. ئەو جار دەفەرمێ فلا يصدنك عنها من لا يؤمن بها أو بموسى دفرمي فلا يصدنك بالاد ندن أي موسى عنها لقيامة من لا يؤمن بها أو كسانك إيمانيا بقيامة دنيا أو كبوخي إيماني بقيامة نبي قال طيب توديتي كتو إيشك بقيامة دكي وخود بقيامة حاضر دكي فلام دبي وريابي بيركر نوي كسك إيماني بقيامته كسك إيماني بقيامة دنيا هيت كاد وكو يغنيا ويتو كإيمان بقيامة زور زار كين دق صدقي برامبركت كإيماني بيني غلطي بيدته ودش يوي أتوج وكو يبركيوا أتوج وكو قرار دي فلا يصدنك بالاد ندن عنها لقيامة لباس قيامة لإشكردن بو قيامة من أو كساني لا يؤمن بها كباوريان بقيامة دنيا بدواروج نيا أو جار واتبع هواه وكوتوتا شوين ئارەزووەکانی خۆشی ئەگەر وا بکەیتت لێدێ فەتەڕدا ئەدەگەرنا بە هیلاک دەچی لەناو دەچی ئەگەر قیامەتت لەبیر بچێتەوە و قیامەتت لەبیر نەبێت و بە دوای حەز و ئارەزووی ئەو کەسانەکەوی کە بۆ قیامەت ناژوین ئەگەر بیرکردنەوەی تۆش وەکووی بێ تێگەیشتنی تۆش وەکووی بێ تێڕوانینی تۆش وەکووی بێ دڵنیا بە هیلاک چووی کە ئێستا هەموو ئەو خەڵکانێک کە ئیمانیان بە قیامەت نییە ئیمانیان زەعیفە هەمیشە هەوڵ دەدەن موسڵمانێکش وەکووی بیرکردنەوەی وە تێگەیشتنی بۆ ڕووداوەکان وەکووی بێ کە ناکرێت بە هیچ شێوەیەکی فلا يصدنك عنها بالاد ندن لە قیامەت و لە باسی قیامەت و لە ئیشکردن بۆ قیامەت من لا يؤمن بها من ئەو کەسانێک کە باوەڕیان بە قیامەت دنیا ئەو جا واتبع هواه کەوتونەتە دوای ئارەزوەکانی خۆیان فتەڕدا ئەگەر وا بکەی بە هیلاک دەچی ئەو جار خوای گەورە پێی دەفەرمێت وەما یعنی هیچ عقیدە و ئیمانی خستە دڵی موسا عیبادەت و بەندایەتیە سەرەکیەکەشی فێر کرد کە نوێژە قیامەتیش کە ڕوکنی ئەساسی تەوان ڕوکنی ئەساسی لە ئەرکانەکان ئیمانبوونە بەخوا کە یەکەم جار پێی فەرموو فەعبودنی ئەو جار فەرمی قیامەتیشت لەبیر بێت چونکە ئیمانبوون بەخوا و بە قیامەت لە ڕوکنەکانی ئیمانیش لە هەمووان گرنگترن ئەو جار پێی دەفەرمێ وەما تیلکە بیەمینیکە یا موسا ئەوە چییە بەدەستی ڕاستەوە ئەی موسا وەما تیلکە ئەوە چییە بیەمینیک ما بەدەستی ڕاستت ئەی موسا تەمەن خوا دەزانێت چی بەدەستەوە یا چی بەدەستەوە نییە پێکمان دەزانێت ئەی بۆ پرسیاری لێ دەکا بۆی بهێنێتە قسە و بۆی ئیقرارکە کە پێی بڵێ ئەوەی لە دەستتدایە ئێستا گۆچانە ئێستا شتێکی بێڕوحە ئێستا شتێکی بێگیانە چونکە خوای گەورە دەیەوێت گۆڕانکاری بەسەر ئەو گۆچانەی دابێنێ بۆی پرسیاری گۆچانەکەی لێ دەکا وەما تیلکە ئەوە چییە بەدەستی ڕاستت ئەی موسا قالە دەڵێ هیە عەسایە هیە ئەوەی بەدەستمەوەیە عەسایە گۆچانەکەمە خۆ ئەوەندە بەس بوو کە وەڵامی خوای داتەوە حاڵێ بەڵام لەبەرەوەی حەزی لێ بۆ قسەی زیاتر لەگەڵ خواکە خۆشی لە قسەکردنەکەی دەبینی و دڵنیا بوو لەوەی کە سەکەرەکە خوایە و اینجا بووە بە پێغەمبەر و بووە بە نوێنەری خوا تەوانەوە دەبێت خۆشیێک بێ یعنی حەز دەکات زیاتر بۆیە ئەوەندەی گوتوا بەس بخۆ خوا دەزانێت گۆچان بۆچی و بۆچی بەکاردێ بەڵام لەبەر حەزی لێ بۆ قسە لەگەڵ خوای گەورە بکە مرۆڤ شەروایە ئەگەر حەزت بە چارەی کەسێکی بێ کەسێکت خۆش بێ خواخواتە جاروێ پرسیارێکی لێ دەکەی سوورا سوڕۆڵامەکەی دەزانی دەتەوێت بیدوێنی وایە قسەیەکت بۆ دەکا ئاگار لێتی نەتیجەکەشی دەزانی بەڵام گوێی لێ دەگری بۆ چونکە کەسەکەت خۆش دەوێت قال هي عصايا فەرمووی ئەو گۆچانەکەمە ئەتەوەکەئ بی عەلەیها یعنی خۆی دەخەمە سەرێ لە کاتی ڕۆیشتندا خۆی پێدەگرمەوە ئەوە یەک لە سوودەکانی و ئەهوش بها و ئەهوش یعنی هەڵدەوەرێنم بەو گۆچانە گەڵا و پەلکەدار عەلا غەنەمی بۆ مەڕەکانم ئەوجا وەلیە بۆ من هەیە فيها لەو گۆچانەدا مەئارب ئوخرا چەند قازانج و سوودێکی دیکەش بۆ چەندان شتی دیکەش بەکاری دێنم وایە گۆچانەها کە لە ڕێگادا پێی دەڕۆی عادەتەن ئەوانەی دەستنە شاخیان دارێکیان بەدەستەوەی بۆی لە بەرزایی و نزمایی و چاڵ و سۆڵشتی خۆی پێ بگرنەوە ئەو جاریەکی دیکە لە قازانجەکانی گۆچانی بۆ شوانەکان ئەوەی ئەو گەڵادارانێک کە مەڕ و بزن دەمیان ناگاتێ دارەکانی پێدەتەکێنی
ئەو جارێک کۆمەڵە قازانجی دیکەشی هەنا دەعبایەکە درندەیەکە شتێکە توش دەبێت دەتوانانی بەرگری پێ لە خۆت بکەیت. قال هي عصاي لەو گۆچانەکەمە ئەتەوەکە عەلەیها خۆمی دەخەمە سەرێ خۆمی پێ ڕادەگرم وأهش بها على غنمي يعني هەڵدەوەرێنم پێی گەڵاو ئەوە گەڵادار بۆ مەڕەکانم وەلیە بۆ من هەیە لەو گۆچانەدا مەعارب ئوخرا چەند قازان مەعاری یعنی چەند سوودێکی دیکەش. قالە ئەو جار خوای گەورە فەرمووی ئەلقیها فڕەیدە ئەو گۆچانەی فڕەیدە عەرزێ ئەی موسا. قالە خوا فەرمووی ئەلقیها فڕەیدە هەڵیدە گۆچانەکەت ئەی موسا. فألقاها فڕەیدە فإذا ئەو کات هي گۆچانەکە بوو بە چی؟ بوو بە حەیە بوو بە مارێک تەسعا بە خێرایی دەڕۆی کە دەڵێن دەڕۆی گەڵای دەخوارد داری دەخوارد تەنانەت بەردی قوت داوە لە پێشاوی موسای بێگومان طبعاً لە شوێنیکە خذها ولا تخف موسا ترسی لێ نیشتووە لی دوورکەوتۆتەوە وەک دەڵێ پشتی تێکردووە پێوە دیار بۆ کە دەترسێ. فألقاها هەڵیدا فإذا ئەو کاتە هي ئەو گۆچانە حەیە بوو بە مارێک کە تەسعا بە خێرایی دەڕۆی و دەجوڵا و طبعاً وەکو ماری دیکە نەک وەکو ماری دیکە پێوە دەدا بەس ئەو شتی قوت داوە و هەڵژلۆشتیوە. قالە ئەو جار کە خوای گەورە پێی دەڵێ خودها بیگرە ولا تخف مەش ترسە خوا دەزانێت ترساوە. قالە خودها بڕۆ بیگرەوە ولا تخف لێشی مەترسە سنعيدها لەمە دووە دەیگەڕێنینەوە سیرەتها الأولى سەر شێوەی یەکەم جاری وەکو یەکەم جار دەیکەینەوە گۆچانە بێڕوحەکەی دەستت یعنی واضحە. ئەو جار وێراوچان طبعاً دەستی بۆ بەها. قال خذها ولا تخف بیگرە و مەترسە سنعيدها لەمە دووە دەیگەڕێنینەوە سیرانی شێوە سەر شێوەی یەکەم جاری ئەوە یەک لە معجیزەکان طبعاً واضحە. ئەو جار خوای گەورە فەرمی وەضمم یەدەک يعني دەستت بخە إلى جناحك ژێر باڵت وەضمم يعني ئودخل بخە ناو دەستت بەڵام تەرجمەی حرفی طبعاً دقیق دەرناچێتەوە دەی بڵێن دەستەکەی بێنینە پێشێ بخە إلى جناحك ژێر باڵت تەخڕج دواتر دەستەکەت کە دێنیە دەرێ کە دەیهێنیەوە دەرێ بەیضاءە دەبێتە دەستێکی سپی پڕ لە ڕووناکی دەدرەوشێتەوە من غەیری سوئین بەبێ ئەوەی تووشی هیچ نەخۆشیەک بوو بێ. دەفەرمێ ئایەتەن ئوخرا ئەوەش دەبێتە نیشانە و بەڵگەیەکی دیکە بۆ تۆ لەسەر پێغەمبەرایەتێکت. واضحە. وەضمم یەدەکە دەستت بخە إلى جناحك ژێر باڵت تەخڕج دێتە دەرێ بەیضاءە بە سپیەتی وەکو سپیاتی خۆر و مانک من غەیری سوء بەبێ نەخۆشی بەبێ ئەوەی هیچ نەخۆشیەکی توش بوو بێ بەڵەکی و نەخۆشی پێست و ئەوانە دەبێتە چی؟ ئایەتەن ئوخرا دەبێتە معجزەیەکی دیکە نیشانەیەکی دیکە لەسەر پێغەمبەرایەتێکت. بۆچی ئەو شتانەمان کردن؟ خوای گەورە پێی دەفەرمێ لینوریەکە بۆ ئەوی پیشانت دەین من ئایاتنا الکوبرا من ئایاتنا هێندێک لە بەڵگە و نیشانە گەورەکانی خۆمان. یەکیان گۆچانێکی بێڕوح خوای گەورە کردی بە مارێکی زیندوو دواتر وەک خۆی لێک هاتەوە ئەوە بۆی عەمەلیەکەی بە فیعلی ببینێت چونکە ئەو شتانەی دەبوات دواتر لەکن فیرعون کردبانە بەڵام یەکەم جار خوای گەورە لەسەر خۆی تاقی کردوتەوە ئەگەر لەوێ تاقی نەکردبایەوە لەکن فیرعونی لەوانە پێش فیرعونی موسا بۆ خۆی ترسابایە و هەڵاتبایە کە لەوێ یەکەم جار دەستی خۆی دیبایە لەوانەیە ترسێکی پێوە دیار بایە بەڵام پێشتر بەسەر خۆیدا تاقی کراونەتەوە بۆی کە لەوێ تاقیکردنەوە بەلایەوە ئاسایی بێ. لینوریەکە بۆی پیشانت دەین من ئایاتنا الکوبرا هێندێک لە نیشانە گەورەکانمان. ئەو جار وەزیفە ئەسڵەکەی پێی دەفەرمێ اذهب إلى فرعون بڕۆ بۆ لای فرعون إنه طغى بێگومان ئەو یاخی بووە لە فەرمانی خوا دەرچووە خۆخوا دەزانێت فرعون یاخی بووە و موساش کە بەڕێکەوتووە لە ئەسڵدا بۆ لای فرعونی نەڕۆیشتۆتەوە ویستوێتی بەدزی بچێتەوە ناو قەوم و کەسوکاری خۆی چونکە ئەو لەکن فرعونی کەسێکی متهم بوو فرعون بەدوایەوە بوو دەیویست بیگرێت و بیکوشێ ئێستا دەبێ بچێت لە بەرامبەریدا ڕاوەستێت و
ئەوجار لە ماڵەوەیدا گەورە بووە و بەخێوی کردووە دواتر تەوان بە هەڵە کەسێکی لە دەست کوژراوە زۆر زەحمەت بۆ ئیشەکەی ها بۆیە تەوان ڕێک دەست دەکا بە دوعاکردنێ اذهب إلى فرعون بڕۆ بۆ لای فرعون إنه طغى بێگومان ئەو یاخی بووە یەکسەر دەڵێ چی قال موسى فەرمووی رب اشرح لي صدري ربي ئەی پەروەردگارە اشرح لي فراوان کە بۆم سینە و دڵم فراوان کە يعني بە ئیمان و بە هیدایەت و بە نووری خۆت بۆی بەرگەی ناخۆشی و ناڕەحەتیەکان بگرم رب اشرح لي صدري خوایە فراوان کە سینە و دڵم ئەوە یەک ئەوجار دەفەرمێ ويسر لي أمري ئاسان کە بۆم ئەمری ئەو ئیش و کارم کە پێت سپاردوم ئەو ڕۆیشتن و ئەو چوونم بۆ لای ئەو شەی پێت سپاردوم کە پێغەمبەرایەتیە یا چوونە بۆ لای فرعون ويسر لي أمري ئاسانی کە بۆم ئیش و کارەکانم دوعایەکی دیکە ئەوەی دەڵێ وەحلول بیکەوە عقدەتەن ئەو گرێیەی من لیسانی کە لە زمانمدایە موسا زمانی گرتوویەتی بەچی وای لێ هاتووە تەوان پێغەمبەرانیش عەیبی جەستەییان نابێت تێدا بێ ئەو دەبێ قسانکە وایە عادەتەن شێوازی قسەکردن بۆ بەرامبەر کاریگەری زۆر زۆرە وایە کەسەکە تا بەلیغتر و فەسیحتر بێ بەرامبەرەکەی چاکتر جووی لێ دەگری ئەو کە قسەی کردن زمانی گرتوویەتی ئەوەی لەکوێوە بۆ دروست بووە بزانن بەچی وای لێ هاتووە کە لە دایک بۆ ئاوا بۆیان دواتر وای لێ هاتووە ئەوە تەوان ئەو موسا معلومە کە لە ماڵی فرعونیدا گەورە بووە فرعونیش خوای گەورە وای کردووە زۆری خۆش بووێ وەکو کوڕی خۆی حسابی بۆ کردووە کە تۆزێک وای لێدێ گاڵتە و شتی بکە فرعون لەسەر کۆشی خۆی دایناوە دەڵێن تەوان ڕیشی پێوە بە ڕیشی زۆر بە تۆندی ڕاکێشاوە بە شێوازێک ئەزیەتی داوە ڕێک خەیاڵی چۆتەوە لای خەونەکەی تێتی ئەو منداڵەی بەنو ئیسرائیلیەکانە دڵنیام ئەو منداڵەیە تەوان بۆ سوونێکی زۆر ڕاستیش بووە ئەوەی کە تەختی من لەسەر دەستی تێک دەچێ بۆی بڕیار دەدا بیکوش بەڵام خێزانی کە ئاسیا کە زۆر بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ موسایدا لێ دەپاڕێتەوە دەڵێ ئەو منداڵە و عەقڵی بە هیچ ناشکێ و ئەویش دەڵێ نا دڵنیام بە قەستی وای کردووە ئەو ڕاکێشان و ئەزیەتدانە لێی منداڵی ناچێ دیارە فعلەن چاکی هێشاوە دواتر دەڵێ وەرە با تاقیکەینەوە ئاسی ئافرەتێکی ژیر عاقڵ با یعنی ئێستا بۆمان دەردەکەوێت فعلەن تاخوا هەستەکە هەستی منداڵیەیە یان بە مەبەست وای کردووە و کەسێکی تایبەتە دەڵێ وەرە با پشکۆیەک ئاگری بۆ دانەین لەگەڵ لەلایەکی دیکە ئەوەیەکی مرواریەکی بۆ دانەین بۆ مرواری وانە بە قیمەت ئەوەی دیکە زیان بەخش بزان دەستی بۆ کامیان دەبا چۆن قەدەری خوای وایە کە بۆی دادەنێن دەستی بۆ کامیان دەبا پشکۆیەکەی ڕێک خاتە ناو دەوێ لەوە ڕێک زمانی دەسووتێ بۆی ئەوەی بۆ دروست دەبێ تاوان بەوەی بەو زمان سووتانێتی لە کۆڵ دەبێتەوە مردن خوای گەورە مەوەستی ئەوەکەی ئەوەی خواشتی بێ حکمت ناکە جاری وایە موسیبەتێکی گچکەت بەسەر دێنێ بەڵام بەڵایەکی ئەگەر لولو گەوهرەکەی هەڵگرت باە خوا دەیتوانی ئەوی پێ هەڵگرێ ئەوەی کەشی کە هەڵگرتووە هەر بە ئیرادەی خوای بۆ دەنا دەستی لێ داعاتە نیسان فڕی دەدا وایە بەزە خستوێتی دەمی کە پێی جوان و سەرنجڕاکێش بۆی بەڵایەکی گەورەی تەمەن تا لە منداڵی ڕا تا نزیک 30 ساڵی لە ماڵی فرعونیدا بووە دواتریش کە دەچێتە مەدائین و 10 ساڵ لەوێ دەبێ ئەو زمان گرتنەی هەر هەبووە بۆیە لەبەرەوەی وەزیفەکەی و پێغەمبەرایەتیە و پەیامە داوا دەکا وەحلول بیکەوە ئەی خوایە ئەو گرەی کە لە زمانمدایە یەفقەهوو قەولی تا خەڵک لە قسەکانم تێ بکە وازحە ئەو جار دوعایەکی دیکەی ئەوەیە دەڵێ وەجعل لی ببەخشە بە من ئەی خوایە وەزیڕەن یارمەتی دەرێک پشتیوانێک بەڵام من ئەهلی لە کەسوکارم کە دیارە وەجعل لی ببەخشە پێم وەزیڕەن وەزیر یعنی پشتیوانێک یارمەتی دەرێک لە کەسوکاری خۆم کە ئەویش تێ ڕێک ناوەکەی دێنە هاڕونە ئەخی هاڕون کە برامە وازحە ئەو جار بۆچی ئوشدد به ئەزری ئوشدد به
يعني بەهێزی کە ئەی خوایە بەهۆی هاڕوونەوە پشتم بۆ ئەوی ببێتە یارمەتی دەرم ئوشدود بیهی ئەزری یعنی بەهێزی کە خوایە پتەوی کە خوایە بەهۆی ئەوەی کە یعنی هاڕوونم دەکەیە یارمەتی دەر پشت و قووەتم زیادکە ئەو جار دوعایەکی دیکە دەفەرمی و ئەشریکه خوایە بیکە هاوبەشیشم لە ئیشەکەمدا حەسادەت ناگرێ با من پێغەمبەر و جێگرم بێت و ئەو پلە دوو بێ دەفەرمی و ئەشریکه بیکە هاوبەشم و ئەشریکه یعنی تۆ ئەو بکە بە هاوبەش فی ئەمری لە ئیشەکەمدا لە پێغەمبەرایەتیەکەمدا وازحە بۆچی کەی نوسەبیحەکە ناڵێ بۆی دەسەڵات بگرینە دەست و بۆی زاڵ بین بەسەر فیرعەوندا و بۆی قووەتمان و مڵکایەتی و پادشایەتیمان لە دەست نەچێت دەفەرمێ کەی نوسەبیحەکە کەثیرە بۆ ئەوەی ئەتۆ بە پاک ڕابگرین زۆر کەی نوسەبیحەکە بۆی تەسبیحاتی تۆ بکەین تۆ بە پاک ڕابگرین زۆر ئەوجار وەنەذکوڕەکە و هەروای یادی تۆش بکەین ئەتۆشمان لەبیر بێ کەثیرە زۆر ئەوجار دەفەرمێ ئینەکە بێگومان تۆ کونتە هەر تۆ ئەی خوایە بینا بەسیڕە بە ئێمە بینای ئێمە دەبینی ئێمە لەژێر چاودێری تۆ داین ئەو هەمووی گفتوگۆی موسایە لەگەڵ خوادا دوعای موسایە لەگەڵ خوای گەورەدا ئینەکە کونتە بێگومان تۆ ئەی خوایە بینا بە ئێمە یعنی بە بارودۆخ و بە حاڵ و وەسعی ئێمە بینای دەزانی چۆن بووین و چی دەکەین ئەوجار خوای گەورە دەفەرمێ قەد ئوتیتە قالە خوا فەرمووی قەد بێگومان ئوتیتە یعنی بەخشرا بە تۆ سؤلەک یعنی ئەوەی داوات کردو ئەی موسە هەموو دوعاکانی خوا قوڵ کرد هەر هەموو دوعاکانی دڵی زۆر فەراح و خۆش بوو طبعاً ئەگەر ئەو دڵی فەراح و خۆش نەبوو بایە ترسێکی هەبوو لە چوونی بۆ لای فیرعەونی خوای گەورە ئیشەکەی ڕۆیشتن و ئیشی بۆ ئاسان کرد و پاراستەشی ئەو گرەی زمانیشی ڕێک بوویەوە خوای گەورە هاڕوونیشی کە ئەو کات هاڕوون ئاگاشی لێ نەبووە دەیکا بە پێغەمبەر و دەیکا بە یارمەتی دەری و بەیەکەوەش دەستنە لای فیرعەون دواتر قال قد ئوتیتە خوا فەرمووی بێگومان پێت بەخشرا سؤلەکە ئەوەی داوات کردووە ئەی موسە ئەوجا خوا دەفەرمێ وەلەقەد مەنەنە عەلەیکە مەڕەتەن ئوخرى طبعاً ئەوە چاکەی یەکەم بوو کە خوا باسی دەکا لێرە دەنا پێش پێغەمبەرایەتیەکەی خوای گەورە چاکەیەکی دیگەی لەگەڵ موسای کردووە وایە بەڵام لەبەرەوەی پێغەمبەرایەتیەکە گرنگترە لە باسکردنەکەیدا پێغەمبەرایەتیەکەی هێناوەتە پێشێ بەڵام شتێکی وەبیر دێنێتەوە بۆی دەفەرمێ وەلەقەد مەنەنە سوێن بەخوا ئێمە منەتمان کرد لەگەڵت چاکەمان کرد لەگەڵت مەڕەتەن ئوخرى جارێکی دیکەش ئاگات لێبێ وەلەقەد مەنەنە سوێن بەخوا ئێمە منەتمان کردووە چاکەمان کردووە نیعمەتی خۆمان ڕۆشتووە بەسەرتدا مەڕەتەن ئوخرى جارێکی دیکە کە لە لاپەڕەکەی دیکەدا باسی دەکات صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه